سڵاوتان لێبێ. بڕیارە لیژنەی دامەزراندن لە پارێزگای سلێمانی لە هەفتەی داهاتووە دەست بکە بە پرۆسەی دامەزراندن و وەزارەتی پەروەردەش یەکەمین وەزارەتە کە میلاکەکانی دادەمەزرێنێ. محمود عوسمان بەڕێوەبەری ئاماری سلێمانی بەیان ئارتی ڕاگەیاند وەزارەتی پەروەردە پەلەیانە چونکە دەرگای قوتابخانەکان دەکرێتەوە بۆیە بڕیارە ئەم هەفتەیە میلاکەکان بگاتە دەستی ئێمە لەسەر میزانیەی 2013. بەمبەستی کەمکردنەوەی قەرەباڵغی لە فەرمانگەکانی دادنووسی بەڕێوەبەری ئاماری سلێمانی ڕایگەاند ئەو فەرمانبەرانەی کە دەیانەوەی یەکەی نیشتەجێبوون وەربکرن دەتوان لە بەشی یاسای فەرمانگەکان بەڵێننامە پڕ بکەنەوە و سەردانی دادنووس نەکەن. محمود عوسمان لە لێدوانێکیدا بۆن ئارتی داوای لەو فەرمانبەرانە کرد کە لە فەرمانگەکاندا بەشی یاسا هەیە دەتوان بەڵێننامە پڕ بکەنەوە وتیشی ئەو بڕیارە بوو ئەوەیە کە قەرەباڵغی لە فەرمانگەکانی دادنووسی کەم بکرێتەوە. کۆمپانیای DNOی نەرویجی ڕایگەاند هێڵێکی نوێی گواستنەوەی نەوتی خاو لە ناو خاکی هەرێمی کوردستانەوە بەرەو تورکیا کە ئێستا کاری تێدا دەکرێت لە تاوبوون نزیک بۆتەوە. نیکۆلاس ئەنتنسیۆ بەڕێوەبەری کارەکانی کۆمپانیا نەرویجەکە ئەو هێڵە نوێیە تەنها چەند کیلۆمەترێکی کەم لە وێستگەی فیشخاپوورەوە دوورە لە نزیک سنووری تورکیا کە لێوەی نەوتی خاو لە ڕێگەی تانکەرەوە بەرەو ئەو وڵاتە دەگوازرێتەوە. لە نێوترین وتووێژدا عەلی ئەکبەر هاشمی ڕەفسەنجانی سەرۆکی کۆماری پێشووتری کۆماری ئیسلامی لەگەڵ وەرزنامەی توێژینەوەی نێودەوڵەتی تیرۆری دکتۆر سادقی شەرەفکەندی لە ساڵی 1992 لە پایتەختی ئەڵمانیا کە بە ڕووداوی میکۆنۆس ناسراوە خستە ئەستۆی گروپێکی تندروتیژی ناو دەسەڵاتی ئێران. هاشمی ڕەفسەنجانی لە بارەی ڕووداوەکەی میکۆنۆس کە تیایدا دکتۆر سادقی شەرەفکەندی ڕێبەری حیزبی دیموکراتی کوردستانی ئێران تیرۆر کرا ڕایگەیاند خەڵکی توندرۆ لە ناو دەسەڵاتی ئێراندا هەمیشە بووە و ڕووداوی ڕێستۆرانتی میکۆنۆس لەلایەن ئەو لایەنە توندڕەوانەوە ئەنجام درراوە. سەرچاوەیەک لە کۆمپانیای نەوتی باکوور ڕایگەاند بۆری نەوتی گواستنەوەی نەوتی کەرکووک بۆ بەندەری جەیهانی تورکیا لە خۆراوای شاری کەرکووک باشووری شاری مووسڵ بە 2 بۆمبی چەندراو لەلایەن ژمارەیەک چەکدارەوە تەقێنرایە و بەخۆیەوە پرۆسەی هەناردەکردنەوەت ڕاگیراوە. تاکیدیشی کردەوە دەستپێکردنەوەی پرۆسەکە چەند ڕۆژێک دەخایەنێ. بە وتەی سەرچاوەکە پرۆسەی فرۆشتنی نەوتی عێراق پەکی نەکەوتووە چونکە قەبارەیەکی زۆری نەوتی ئەمبارکراو لە بەندەری جەیهان ئەمبار کراوە. ئەمیداری گشتی کۆمکاری وڵاتانی عەرەبی داوای لە نەتەوە یەکگرتووەکان کرد لێکۆڵینەوە بکەن لەو راپۆرتانەی باز لەوە دەکەن کە سەر لە نێوسپای سووریا چەکی کیمیایی لە دژی هاوڵاتیان بەکارهێناوە. ئاژانسی هەواڵی شەرقولئەوسەتی میسری بڵاوی کردەوە نەبیل عەرەبی ئەمیداری گشتی کۆمکاری وڵاتانی عەرەبی داوای لە پشکنەرەکانی سەر بە نەتەوە یەکگرتووەکان کرد دەست بەجێ سەردانی ناوچی غەوتی شەرقی بکەن لە نزیک دیمەشقی پایتەخت و لێکۆڵینەوە بکەن لەو راپۆرتانەی باز لەوە دەکەن سوپای سووریا چەکی کیمیایی بەکارهێنابێ کە بە وتەی چالاکانی ئۆپۆزیسیۆن زیاتر لە 1300 کەس لەو شوێنەدا کوژراون. حکوومەتی فەڕەنسا داوا لە پشکنەرە نێودەوڵەتیەکان دەکات سەردانی ناوچەی غۆتەی شەرقی بکەن کە سوپای سووریا چەکی کیمیایی تێدا بەکارهێناوە. وەزیری دەرەوەی فەڕەنساش داوای لە نەتەوە یەکگرتوەکان کرد دەست بەجێ لێکۆڵینەوە لە ئەنجامدانی ئەو هێرشە دەست پێ بکە. وتەبێژی حکوومەتی فەڕەنسا ڕایگەیاند فرانسوا ئۆلاندی سەرۆکی فەڕەنسا داوای لە پشکنەرەکانی سەر بە نەتەوە یەکگرتوەکان کرد سەردانی ئەو ناوچەیە بکەن کە سوپای سووریا بە چەکی کیمیایی هێرشی کردوتە سەر. لێنارتیەوە کورتەی هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.